سڵاتان لەبێ خۆشەویستانی کەناڵی دیمەن من هەیان هەورامیم لە پرۆگرامی ئەرێ بەز نییە دووبارە هاتمەوەلاتان. پرۆگرامی ئەم جارەمان لە دوو سکەچ پێک دێت. یەکێکیان باز لەواکەم کە چمە کۆمپانیایەک سیڤە تەقدیمەکەم فەرموو لەگەڵم بن و بیبینن. بەیانیت باش مدیری گوڵ و دڵ و هەناسە و جەرگونا و سیپەلاک و پەراس و هەموو شتە. های ئەو بانکردنەوە چییە بۆ سبەینێ؟ وەڵڵا مدیر گیان بە قورئان نازانم چ پێ بڵێم ژنە کاتێ بووی تەقیر و بنیش پێمەوە ناڕوا. جوانە؟ برە مدیر جوانی چی؟ وەڵڵا دەرێ معتەسەمی مێردی پلکما. با بڕوای شمانەیە. ئاخر مدیر لەبەرەوەی ناوی کۆمپانیای سیڤی تەقدیم کردێ بە قورئان. بەهەرحاڵ بینە ژۆرێ. بەڕێک. سلام علیکم. سلام. ناوت ئیمان بوو؟ بەڵێ. ئیمان شەهادەت چییە؟ دکتۆرە. چەند زمان دەزانی؟ 4. 4. تورکی و ئینگلیزی و عەرەبی و فەڕەنسی. وای. شارزای لە کۆمپیوتەر هەیە؟ بەڵێ. وەک چی؟ وۆرد و هەموو بەرنامەکانی کۆمپیوتەر. چۆن ئیشت دەست نەکەوتووە؟ پێشتر لە شەریکەیەکی شمە کرد بەڵام ئیفلاسی هێنا. دوایەوە چوومە شەریکەیەکی کە بەڵام لەوێ خۆم ڕۆشتم لەبەرەوەی مرتاح نەبووم. یعنی چۆن مرتاح نەبووی؟ لەگەڵ مدیرەکەیانە مرتاح نەبووم. یعنی لەبەر چ مرتاح نەبووی؟ ئەو بەغەڵەت لە من تێگەیشت بووم من لەو کەسانە نەبووم کە ئەو ئەیویست. چەند سەعات دەتوانین دەوام بکەین؟ خۆی 8 سەعاتە بەڵام من نەتوانم 10 سەعات بیکەم 12 سەعات بیکەم لەبەرەوەی وەزنی مادیم زۆر خراپە کرێچیم مناڵێکم هەیە مێردەکەم ئیشی نییە. باشە دوای خۆم خەبەرت دەمێ. بەڕێزم وەرەگیرم ئەگەر وەرەگیرم پێم بڵێت ئەگەریش وەرناگیرم هەر پێم بڵێ چونکە بەڕاستی زۆر پێویستم پێیەتی. دەکرێت لۆ ناکرێت ئێستا بڕێک مەشغوڵین دەکرێت دانی ئێوارێ دوو بە دوو لە شوێنێکی تایبەت دابنیشین باسی ئەو بابەتە بکەین و مەجالی تێدایەت و لە ئۆفیسە شوێنت ببتەوە. بەڕێزم پێویست بە ئێوارە ناکات. ئێستا من وەڵامی خۆم وەرگرت ئەزانم کە وەرناگیرم. من لەو ئافرەتانە نیم تۆ بەغەڵەت لە من تێگەشتویت. ئێرە شوێنی ئیشە نەک شوێنی تایبەت. من ئافرەتێکی بەحەیام بۆیە لە هەندێک کۆمپانیا جێم نابێتەوە. من مێردەکەی خۆم ناگۆڕمەوە بە هەموو دنیا وە خیانەتی لێ ناکەم لەبەر مادی و ئەزیزانم لێرەدا لە ڤیدیۆی دووەمدا ڕەفتاری خۆم ئەگۆڕم تۆزێک ئەم لە ئەولاکەم بزانم وەرئەگیرێم یان وەرناگیرێم فەرموو بیبینن. های هەزار جار های 10,000 جار های یاخۆ بەخێربی سەرچاو ناوچی بوو؟ ترێ. ماشەڵڵا ترێ وای ترێ کوتزانی حەزم لە ترێیە وای ناوچی چەند خۆشە. ترێ خان شەهادەت چی؟ دیبلۆم. دیبلۆم هەر دیبلۆم زۆر زۆر باشە. ترێ خان تو شارەزای لە کۆمپیوتەری کووە؟ فەیسبوک ئەزانم ئینستاگرام ئەزانم مەسنجەر سناپچات و تیکتۆک. تیکتۆک تیکتۆک هەر زۆر پێویست بە تیکتۆکە بەڕاستی ئەتو زۆر زیرەکی زمانی کوردیش ئەزانم. کوردی هەر زۆر مهمە ئەوکو فێرە کوردی بووی هەتا ئێستا کوردیەکەم باش نییە. چەند کاتێتی ئیش بکەین؟ بەدڵی تۆ حەیرانی. مادەم بەدڵی منە بەڕاستی هەموو شتێک بەدڵی تۆ دەبێت. ترێخان فەراغێکی ئیداریمانەیە دەتوانی وەکو مدیر ئیداری ئیش بکەین؟ چەند مۆزەفە؟ وەڵا پاس زۆر نینە. نا زۆر هیلاکە بووم حەزم لێیە بۆ سکرتێر. سکرتێر؟ هەر گرنگ نییە مادەم ئەتوو چت پێ خۆش ئەوەی دەکەین. باشە ترێخان دلێر دلێر جا مدیر جان
کاکە دلێر بەرە تۆ کەسەکی ئەکتیڤی لە شەریکەکەمان مەمنونە ئەوجا تو لە ئێستا وەکو مدی ئیدارە دەوام دەکەی ترێخانیش وەکو سکرتێری خۆم مدیر جان لۆ هیچم کردیە شتەکت لە من دیتیە لۆ سکرتێر نەبم ئەو هیچ پەیوەندی بەوەی وەنیە کاکە چ بڕیارمدا ئەوەیە باشە آخر مدیر والله ماشەڵڵا بە قودرەتی قادری ئەو ژنەهاتە ژوورێ مدیر گوتم دەرەجەکێکە بەس نەمگۆ لامدە لە سکرتێری دەرێ بڕۆ دەرێ وەرمە لە بەرچاو بڕۆ دەرێ مەڕۆ ئەزانی من کێم؟ ناوەڵا من ئەو کچەم کە 2 ساڵ پێش ئێستا هاتمە ئێرە کە خاوەنی 4 زمان بووم کە شەهادەی دکتۆرام هەبوو بەڵام وەرد نەگرتم لەبەرەوەی جلێکی شیاوم لەبەرا بوو لەبەرەوەی قسەی بریق و باقم بۆ نەکردیت بۆیە وەرد نەکردم بەڵام ئێستا قسەی بریق و باقم بۆ کردی وا خۆم دەرەخست کە تەسلیمی جەنابت بم بۆیە وەرد گرتم نەخێر من لێرە ئیش ناکەم من خاوەنی کەرامەت و شەرەفم تێگەیشتی؟ مدیر جان ئێستا من سکرتێرم یان مەسئول کارگێڕێ نازانم چییە وەرمە دەرێ بڕۆ دەرێ ئەرێ بەز نییە خۆی گەورە سەرۆت و سامانێکی یاوە بە تۆ لە پێناو ئارەزووە گڵاوەکان تا بەکاری ئەهێنیت لە پێناو مەرامی جنسی بەکاری ئەهێنیت بۆ کەسی شیاو بۆ شوێنی شیاو بێت